بسم الله الرحمن الرحيم. بخيراتتان نەکەم سەرچاوماتن سوپاس بۆم دەرفەتە. معلومە لای جەنابتان کە ئەمساڵیش لە ساڵی 2020 کۆمپانیای ئەتڵەس ئەسیل هەستا بەکردنەوەی پێشانگای دومی نێودەوڵەتی کتێب لە شاری سلێمانی کە ساڵانە لە ساڵیاری دامەدانی شاری سلێمانی هەڵەسێت بەم پێشانگا گەورە و جوان و پڕ لە سەقافە ڕۆشنبیریە دەستخۆشیان لێ دەکەین. لە ڕاستی ئەمساڵ لە چاو ساڵانی ساڵی پار کە پێشانگای یەکەمی کتێب بوو ئەمساڵ لای الحەمد سوپاس بۆ خوای پەروەردگار جێی دڵخۆشیەوە ئێمە زۆر دەستخۆشی لە هەموو لایەکەکەین. بەڕاستی سەردانیکەری پێشانگای کتێب زۆرە ڕێژەکەی ئەتوانە بڵم لە 150 لە 160 بۆ 70 بەرۆژورە لای الحەمد ئەوە جێی دڵخۆشیە بۆ ئێمە و ئەوش بەڵگەیە لەسەرەوەی کە خەڵکی سلێمانی و چواردەوری سلێمانی و شارەکانی تریش بە تایبەتی ئەهلی خوێندنەوە و سەقافە و ڕۆشنبیری و سەبارەت بە کارەکانی ئێمە وەکو پرۆژە بانگوازەکانی شێخ ئەحمەد کاکە مەحموود سوپاس بۆ خوای پەروەردگار بە خانەی ژمارە 253 بەشداری بە چەندین مانشێت و عنوانی نوێوە لەوانە تەفسیرە گرنگەکەی ماوەسا ئەحمەدی کاکە مەحموود تەفسیری ڕامان لە ماناوەستی قورئان و هەروەها کتێبێکی تری بەناوی بۆچوون و فتواکانی ماوەسا ئەحمەدی کاکە مەحموود و هەروەها وەڵامی گومان و چاوەشەکانی حەزانی ئیسلام و هەروەها ژنان و کاروباری ژنان لە ئیسلامدا و هەروەها پرسیار وەڵامی شەرعی تایبەت بە ئافرەتان بە چەندین گرنگ کتێبی تریش کە لێرەدا عەرز کراون. ئەلحەمدوللا وەکو خانەکەی خۆمان ئەتوانم بڵێم پڕفرۆشترین کتێبی ئێمە تەفسیری ڕامان بووە و پڕفرۆشترین لە دوای ڕامان کتێبی ئێمە تی فتواکانی ماوەسا ئەحمەدی کاکە مەحموود بە دەستخۆشتان لێ دەکەین و بەخێر هاتن سەر چاومان.